بەڕێزان لە هەرکوێن سڵاوتان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکی تر لە پایتەختی کوردستانەوە بە دیدارتان شاد دەبمەوە لە پرۆگرامی دەپرسیار. ئەم شەویش بربژێرێکی تری پارتی دیموکراتی کوردستان میوانمە لە هەولێرەوە پاش کەمێکی تر گوێ لە قسە و سەرنج و بیرڕاکانی و هاوکات ئەجندا و ڕوانگە سیاسی و یاسایەکانی بەڕێزیانە بین. ئەویش بەڕێز مامۆستا مەلا بەشیر کاندیدی پارتی دیموکراتی کوردستانە. بەخێر بێ سەر چاوەکانم مامۆستا بفەرموو بۆ ئێرە. بەخێر بێت. دکتۆر بەخێر بێ سەحەت و ئەحواڵە تەندروستی و معنەویات ئومور زۆرگە لەگەڵ وانگەشەیە زۆر معنەویاتمان بەرزە و گەشتبینیشین ئینشاءڵڵا. بەخێر بێ سەر چاوەکانم بفەرموو. هێوارتان باش سەلام. بەخێر بێ کاک دکتۆر. سەرەتاش بینەرانی بەڕێز ئەگەرچی مامۆستا مەلا بەشیر دیارە خۆی دکتۆر بەشیرە بەڵام ناسرا بە مامۆستا مەلا بەشیر واتە مەلا بەشیر بەڵام لە هەولێر دەڵێن بەس بە تەنیا مەلاژن بۆی هەیە بڵێ مەلا بەڵام لە سلێمانی ئەو هەستیاریە تۆزێک کەمترا. ئێستش بە هەرچەندە خۆی ناسرا وەکو تمێکێک لە گوتار بێژە دیارەکانە بەڵام بە زیاتر بیناسین و سیڤی بەڕێزیان ببینین. بفەرمونون. أكيد الصدو السيو أواندا درناسة احتمال هي من أنا أوانم بەشیر خەلیل حەداد ناسراو بە مامۆستا مەلا بەشیر بۆ هەڵبژاردننی خولی چوارەمی پەرلەمانی عێراق کاندیدی ژمارە 2 لیستی پارتیە لە پارێزگای هەولێر. مەلا بەشیر جیالەکاری گوتاربێژی ئەندامی خولی سێمی پەرلەمانی کوردستانیش بۆ و کەسێکی دیاری شاری هەولێرە. ئەو دەڵێت بەغدا لە ئاستی هەرێمی کوردستاندا کەم تەرخەم بووە. أو نیشتیمانی بوون لە عێراقدا جێبەجێ نەکراوە خەدەمات و مافەکانی مرۆڤ جێبەجێ نەکراوە لە عێراقدا بەنسبەت ئێمەی کوردەوە بەڕاستی زۆر لە مادەکان جێبەجێ نەکراوە بۆیە پێویستە ئەم جارە لە هەڵبژاردنەکانی ئەم جارەدا کورد بە شێوازێکی ئاوا مامەڵە لەگەڵ عێراق بکەوە بە شێوازێکی ئاوا بچێتە بەغدا کە تا ڕادەیەکی باش زامنی جێبەجێکردنی مادە دەستوریەکان و مافەکانی خۆی بێ. دکتۆر بەشیر خەلیل تۆفیق ساڵی 1956 لە هەولێر لەدایک بوو و خاوەنی بڕوانامەی دکتۆرایە لە هزری ئیسلامی ماستەر لە دیراساتی ئیسلامی و بەکالۆریۆسیشی لە زمانی عەرەبی هەیە. دکتۆر بەشیر حەداد ڕاگری پەیمانگای کوردستانە بۆ ڕاهێنان و قوتاربێژان و ئەندامی بۆردی باڵای ڕاوێژکاری وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی حکوومەتی هەرێمی کوردستانە. ئەزمموی زیاتر لە 35 ساڵ وانەوتنەوەی لە قوتابخانە و پەیمانگا و زانکۆدا هەیە. مەلا بەشیر زمانەکانی کوردی، عەرەبی، تورکی و تا ڕادەیەکیش ئینگلیزی دەزانێت و خاوەنی چەند توێژینەوە و کتێبێکە. مەلا بەشیر دەڵێت هەرچەندە بەغدا پێویستی بە ئێمەیە بەڵام ئێمە زیاتر پێویستمان بە بەغدا هەیە. ئەم جارە پێویستە سەرکردایەتی کورد مامەڵەیەکی واقع بینانەی زیاتر لەگەڵ بەغدا بکە نە بە شێوەیەکی ئاوا کە خۆی ئەوەندە بەهێز بزانێ و بەغدا بەلاواز بزانێ نە بە شێوازێکی ئاوا کە وا بزانێ هەموو وڵاتانی دنیا لەگەڵمانن ئەوەی بمانەوەی بۆمان دەکەن دەرچوانە بۆیە واقع بینانە پێویستە مامەڵە لەگەڵ بەغدا بکەن. ئێستا ئەمڕۆ ئێمە پێویستمان بە بەغدا هەیە و تاڕادەیەکیش ڕاستە بەغدا پێویستی بە ئێمە هەیە. مامۆستا مەلا بەشیر ماوەی 4 ساڵ سەرۆکی لیژنەی ئەوقاف و کاروباری ئاینی لە پەرلەمانی کوردستان بووە. لە مزگەوتەکانی هەولێریش بۆ ماوەی 28 ساڵ گوتار خوێن بووە. لە شاری هەولێر گوتاربێژی مزگەوتی جەلیل خەیاتە. بەڵە بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێ بێگومان ئەزانن کە بڕگەیەکی تری پرۆگرامەکە دیالۆگی نێوان دەنگدەرانی چەند لایەنێکە بە ئێستا لەناو ئۆتۆمبیلەکەدا بیبیستین و بیبینین هاوکات میوانە بەڕێزەکانی ئێرە و جەنابی دکتۆری شەر گوێی لەبێ ڕەنگە سەرنجیشیە بێ لەسەری دواتر بفەرمونون. یاخوا بەخێر بن سەر چاوەکانم ئێستا دەستەکەین بە گفتوگۆکەمان. کاندیدی پارتی میوانی منە خەڵک بۆ دەنگ بە پارتی بدە. پارتی وەکو حزبێک کە خاوەن 72 ساڵ تەمەنیەتی
بە ئەزمونێکی زۆری جاجات تێپەڕیوە لە مێژووی خۆیان چ ئەزمموی بە هەموو زۆر حکوومەتی تێپەڕاندووە لە عێراقا و توانیوێتی مدارات و مجاراتی ئەو حکوومەتانە بکە بە شێوازی جاجا یعنی مانەوەی پارتی لە 46ەوە نقطەی قوتێتی دووربینی استراتیژیەتی پارتی یەکێکە لەو حزبانەی کە خاوەن استراتیژێتێکی زۆر دووربینانەیە بەرنامەی هەیە بەرنامەی نزیکمەودا و بەرنامەی دوورمەودا هەیە ئەمە وای کردووە کەوام حزب بتوانێت لەسەر ئەو ڕەنگە نەتەوەیە خەتەنەتەوەی کە خۆی هەیە دای ڕشتوە تا ئێستا لەیلانەدا و بەردەوام بێ لەسەری هەمیشە چاومانەوەیە و ئومێدمان هەیە و لە هەموو هەڵبژاردنەکانیشا دەنگەکانی پارتی ڕوو لە هەڵکشان بوو نەکداکشان خەڵکی کوردستان بەڕاستی ماوەی 4 ساڵی ڕابردووە 3 ساڵی ڕابردووە زۆر هیلاکە بە تایبەتی لە ڕووی مەسلەی بڕینی بوجۆ و موچەی هەرێمی کوردستان لەلایەن بەغداوە دەستکەوە هیلاکە خەڵک بەدەست ئەو سیستەمە حکومڕانی کە لە بەغدا هەیە زائیدەن ئەوەی کە شەڕی داعش کە 3 ساڵ ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆەوە خەڵکی کوردستان بەڕاستی خۆراگرانە لە سەر ئاستی چەکداری ڕوبەڕووی خەباتی دژی داعش وەستایەوە لەسەر ئاستی سیاسی ڕێی حاجی ئەنوەر بزانم کاک حاجی کۆکی لەگەڵ جەنابی کە فعلەن ئارامیەکەی پارتی پەیوەندی بەوە هەیە نسبەت بە حزبەکانی تر جەماوەری جێگیری خۆی هەیە ئەوە ڕێی خۆیتی کاک محەممەد کە بەت شێوازێک باز لە حزبەکەی خۆی دەکات و چۆن دیعاە بۆ حزبەکەی دەکات چۆن بانگەشە بۆ دەنگدەرەکانیان لە خوبرنکاندەکانی دەکەن دەمەوێت هەمیشە جوانەکانی خۆم دەرخەم بە دەردەوەی کە بێم بەرامبەرەکەم ناشرین بکەم کەواتە ئێوە تەمۆحتان لە جمهوری ئەوانانیە ئێمە با پێت بڵێم تمۆحمان لە جمهوری هیچ حزبێک نییە با پێت بڵم بۆی کە نەک یەکگرت و نەک پارتی نەگەیشێتی حزبێک کۆمەڵی ئیسلامی تۆمۆحی لە خەڵکێکە کە مەواقیفە جوانەکانی کۆمەڵی ئیسلامی ببینێت چ لە کاتی شاخە کە درێژە پێدەری بزوتنەوەی ئیسلامیە لە شاخە خەباتی کرد لە پێناوی ڕزگاری کوردستان و چ لە دوای ڕاپەڕینیشەوە تا ئێستا بەشداری کردووە لە پرۆسە سیاسەکانی ئەم وڵاتە بۆ خۆشگوزارانی خەڵکی باش ئەگەر پارتی جمهوری سابت بێکەواتە ئێوە ئەم جارە بەر شەڕی کورسەکانی خۆتانەکەن تەماشان نەخێر ئێمە شەڕی کورسەکانی خۆمان بەتەنها ناکەین ئەی باشە ئەوە دەکەین زیاتر بەپێی قسەی مامۆستا بێت جمهوری پارتی سابتە کاتەوە تەماشتان لە جمهوری کاکە ڕەنج پارتی ئەگەر جمهوری سابتی هەبایە مەسەرەن ئەو دەنگانەی کە هەڵبژاردنەکانی پێشوو هێنای لە کۆتا هەڵبژاردنیش دێناوە سیهش کورسن دێنە بەڵکو زیاتر دێنە دەنگەکان زیاتر بووە ماشای ڕێژەی ژماری کورسی مەڕوانە دەنگی پارتی هەڵبژاردن لە دوای هەڵبژاردن زیاتر بووە کورسی و چونە پەرلەمان حساب دەکرێت من ژماری دەنگت پێڵێ ژماری دەنگ زیاتر بووە من بەستم ئەوەیە کە کۆمەڵی ئیسلامی ژماری دەنگەکانی زیاتر بووە بەڵام پەرد بووە بڵاو ئەوە سێدە سەر مەسلەی سیستەمی انتخابی و سیستەمی دابشکردنی کورسی بۆیە بەس بەستمەوەی ژماری دەنگ زیات بووە بە هەر حاڵ کۆمەڵی ئیسلامی بە هەڵوێستە جوانەکانی بە مووقیفە جوانەکانی بە پێداگیری لەسەر خزمەتکردن بە خەڵکی کوردستان لە هەموو بارێکە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی پەروەردەییەوە لە ڕووی خزمەتگوزاریەوە کۆمەڵ هەوڵی دا و درێغیشی نەکردووە هەمیشە کۆمەڵی ئیسلامی کوردستان هەوڵی داوە کە خەڵک لە خۆشگوزەرانی دابژی و پێداگیری لەسەر ئەو پرۆژە یاسایانە کردووەکە لە بەرژەوەندی خەڵکدا کاکرنج لە پەرلەمانی کوردستان شڵەن ئێمە بە فعلی کرد هەر کەسێک کردووە هەر کەسێک کردووە من پێم وتی هەر کەسێک کردووە دەستی خۆش بێ بەڵام کۆمەڵی ئیسلامی کوردستان ئامادە نەبووە هیچ کاتێک بەرژەوەندی حزبی ئەمڕۆ کاندیدەکەی پارتی دموکراتی کوردستان میوانە مامۆستا مەلا بەشیر تۆ چیت هەیە بۆیە و متفقی لەگەڵ مامۆستا کە فعلەن پارتی جەماوەری سابتی خۆی هەیە بەشێک لە ئارامیەکەشی پەیوەندی بەوە هەیە ئێم باز لە یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم یەکێتی نیشتیمانی کوردستان هەوێنی تەبایە و ئازادێکەوە ئێستا فەراهەم بووە من بە پشتی شێر بەبەر یەکێتی نیشتیمانی کوردستانەکەوێ و ئەو لایەنە سیاسیانەش کەوا لەزێر سێبەری یەکێتی نیشتیمانی کوردستان ئەتوانن درێژە بە قەباتی مەدەنیانە عیزبایەتی خۆیان کەین ئەو برادەرەی پارتیمان ئەڵێ دەنگ سابەتە ئێمە جەماوەری یەکێتی نیشتیمان کۆنە لەوانەی ڕەئی جیاوازمان هەبی لەسەرەوە سەرکرداتی زۆر باوە لە ناو خەڵکیڵێن یەکێتی جەماوەرێکی سابت و بە قووەتی هەیە و هەرگیز ئەو جەماوەرەش ناهێڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بکەوێت لەوانەیە تێڕوانی یەکێتی لە بن چەندین حزب هەیە گرە و لەسەر بردننی جەماوەری یەکێتیەکە ئەوە هاوپەیمانی دروست بوو ئەوە نەوەی نوێ دروست بوو ئەوە گۆڕان بۆ خۆتەزانی جارێ لەتێکی یەکێتی لەگەڵیان ڕۆی کاگرن لەگەڵدم هەمویان گۆڕان هاوپەیمانی هەموو لە هەناوی یەکێتیا لەدایک بوونا شایان لە بردننی دەنگی یەکێتیا بەڵێ بەتەعدا دەکەم هاوپەیمانی بزوتنەوەی گۆڕان ئەوانە بەڵێ لەوانەیە دەنگەکان یەکێتی بۆ ناتوان پارتی کولۆر بکە نتوان بەلا بەختیار وتی بەرهەم جەزرەبەمان لێدا بەرهەم جابێتەوە کاکە گیان ئەمە باسی پارتی لەوە لۆ ناکەم پارتی زەماوەری خۆی بەڵام پارتیش لە
کەم و کوڕی لەدا ئەماڵ بژارنان جێگیری نییە لەوانەیە تونند و تیژەکانی پارتی وێ کرد بێ و ئازادی لەسەر کورسی انتخابات بۆ نمونە پارتی فریشتەی لەسەر شانی خەڵکدانە ناخێت یەکێتی و ئازادی فەرام کردووە لە هەولێر کێشەتان هەیە بۆ بانگەشەکردنەوەندە باسی ئازادیەکەی هیچ کێشەمانە چونکە ئێمە فەراهەممان کردوم ئازادیە لەوانەی لایەنەکانی تر ئەگەر یەکێتی نەبێ فەراهەمی بارگاکردنەوەیشان نەبێ لە هەولێرە بۆ هەموو حزبەکان هەولێر وەکو پایتەخت ساحەیەکی کراوەیە بۆ بانگەشەکردن و بۆ کاری سیاسی ئەنجامدانی کاری سیاسی بێگومان دەرکە داخراوەکەی هەولێر یەکێتی نیشتیمانی کوردستانی کردوویەتەوە بۆ هەموو حزبەکانی تر بەڵام بە تێڕوانینی خۆم یەکێتی نیشتیمانی کوردستان هێشتا ئیش لەسەر کۆمەڵێک خەیاڵ و کۆمەڵێک بانگەشە و کۆمەڵێک دروشمی باقوبری خەکات بەشێک دامانی مەکتب سیاسی دێنە سەر بەرگمان لە کەرکووکر خەڵکی کەرکووکمان زێنەژمەدین بەشێک لە ئەندامانی مەکتبی سیاسی دێنە سەر شاشی تەلەڤیزیۆن زۆر بەڕاشکاوانە گفت و دانەنن بەڕاستیەکانە بۆ کاکمەلا بەختیار ئەڵێ لە بەرهەم جەزربەمان لێدا کە جیابۆتەوە ئەم نیشانەی واقعبینیە بۆیە پێویستە ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان واقعبینانە بڕوانە بۆ بابەتەکان گومانی تێدا نییە کە مەسەلەی نوێ و مەسەلەی گۆڕان و مەسەلەی ئەوەی من ئیزبانەی کەوا جیابووین بکەن ئەو ئازادی لە هەولێر لە ژێر کەمچێتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێوە نایڵن کاکە نەوەی نوێ لە هەولێر بانگەشی هەڵبژاردن بکات و پانێلێک بکات ئەوانە هەمویان ئەم ئازادی ئەم ئیزبانە سەرچاوەکە یەکێتی نیشتیمانی کوردستان بگرن لە زۆنی سەوزە بەڵام ئەوەی ئەتو دەڵێ ئەگەر بێجازەی کاکەمانە بیرمان نەچێ ئێمە کەمبوونەوەی دەنگەکان کەمبوونەوەی دەنگ یا کەمبوونەوەی کورسی بە شێوەیەکی گشتی کەمبوونەوەی دەنگ یا کەمبوونەوەی کورسی حزبەکان نیشانی ئەوە نیە کەوا حزبانە با بڵێن پراوێز بخرێن و کەنە دەرکەنار هەمومان حزبی کوردستانی ئەکرێ پێکەوە کاکرنس من نهاتم مەدانشم بەدیار چەلەحانەی یەکێتی پارتی کە چەندین ساڵە ئەو خەڵکە لەو چەلەحانەیە بێزار بۆ بەڕاستی چەلەحانەیە بۆی کە شتێک ئەگەر بەرژەوەندی خەڵکی تیانە بێ لە خزمەتی خەڵکدانە بێ من تۆ تاوانبارکەم بە ئەمن و ئەمانت داناوە ئەوە خۆی بەرز کاتەوە ئەمن و ئەمانم داناوە ئەوە بەڕاستی هیچ لە بەرژەوەندی خەڵک نییە ئێمە چیمان پێ دەکرێت ئەوە ئەساسەکە نەک ئێستا من بێم دانیشم ئەو تاوانبارکە ئەو تاوان تا ئێستا لە هەولێر نەتان کردووە چێ هەرچیمان پێکرا کردومانە چیتان کرد هەرچیمان پێکرا لە ئەوەی کە کردووە لە هەولێر کاکە چەند خۆمەسەرەکە ئەوە نیت سەک دەزێت و شەڕ بکەین حیزب ئیسلامیەکان ئەوانەی کە گزگەن هیچیان پێ ناکرێت ئەوە سێبەری یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆکۆمارە سەرۆکۆمار لە سەرۆکی هەرێم چی کردووە بۆ لە پاشخوای گەورە ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستانە سێبەری لە زەناب دەڵێ سێبەرەکەی خۆی لێون بۆ زەنابی ڕەوان شاد زەنابی کاگنزمەدین یەکێتی سێبەری خۆی لێون بۆ سای بێ سێبەر بۆ من دروستکە یەکێتی ئەو کاتەی سەرۆکۆماری لە بەغدا بوو ئەو کاتێک کە وەزیرەکان لە بەغدا بوو ئەو کاتێک کە پەرلەمانتەرەکان لە بەغدا زەحمەت نەبێ یەک شتم پێ بڵێ کەوا بۆ کوردی کرد بێ چی نەکردووە بۆ کورد شتێکم پێ بڵێ کە بە فەردی هەرێمی کوردستان چێ ناساندوویەتی جەنابی مام جەلال وەزیر دەهات وەزیری بەرازیل بەدەستور ناسێنراوە هەموو خەڵک دەنجی بۆ داوە هەموو حزبەکانیش تێدا بەشدار بوون سەترەکەی جەلال تاڵەبانی کۆمەڵی ئیسلامی تێدا ئەندام بۆ لەو لێژنەیەکە دەستور نووسراوەتەوە کاکە چیتان کردووە کاکە کۆمەڵی ئیسلامی ئەگەر ڕێزم بۆ ئێوە چیتان کردووە ئەگەر یەکێتی نەبێ ئەگەر یەکێتی من ئەڵێم کاکە یەکێتی زەروری کۆمەڵی ئیسلامی جوانترین خزمەتی بە خەڵکی کوردستان نەبووە بەشێک لە گرفت و کێشەکانی ئەم هەرێمە ئێمە شەڕی داعشمان کردو ئەو گرفتنیە دیفاعمان لە خەڵکی کوردستان کردووە شەڕ هەر لەگەڵ برادرانی پارتیە پێشمەرگەی من بە ناو خەڵکی ئێمە من ئەڵێم بەڵام زۆر کەسەوە لە سنوورەکانی کەرکووک بەشدار بۆ لە ڕزگار بەڵام زۆر کەسیش ئەوەنانی پیاز بۆ دەخوا ئێمە سەرکردەکانمان فەرماندەکانمان لەبەرەی شەڕە لە داعشە خوێنیان ڕشتە بۆ ئازادیکردنی باسی هەڵبژاردن دەکەین باسی خزمەتکردن بە خەڵک دەکەین ئایا ئەو حزبانە چیان پێ دەکرێت ئەو دەستکەوتی ئەمڕۆ لە کوردستانە پشکی هەمووی تێدایە لە سەرخستنیم دەستکەوتە بەڵام ئیتر ئەو پشک ئەمێنێتەوە سەرەوەی کێ زیاتر کێکەمترە ئەوش کێشە نییە گرنگەوەی ئێستا ئێمە لە قۆناغێکی زۆر هەستیاراین قۆناغێکی زۆر چارون سازین پێویستە پێکەوە لە بەغدا
بەڕوڕی ئەو مەترسیانە بینەوە کە ڕوبەڕی کوردستان دەبێتەوە هەبوون کاک محەممەد ئێوە بە قەبارەیەکی پێویستە بە قەبارەیەکی گەورە پارتی لە ئەو قەبارەیە کە پارتی لە ڕووی کورسیەوە ژماری کورسیەوە زیاد پێویست ئەچێتە ژێرباری بەرپرسیارەتیەوە کە ڕوبەری هەرێمی کوردستان ئەشکاتە سەر کوردستان پارتی بەقەدر ژماری کورسی خۆی خوێنی نەڕشتووە پێشمەرگەی کوردستان ئەوە ناکەم بۆیان ئەفزەڵێت وایە پارتی وێچێتی دیفاعیان لە کوردستان بەڵام ئێوە ڕێگر بووینە لەو کێشانێک کە لێوان لە نێوان بەغدا کێشەکان شخصی بووینە کێشەکان لە نێوان بارزانی و مالیشی بۆنەکە قوتی خەڵک براو ئەوان ئێوە نەتان هێشتووە ئەم کێشانە بە دیالۆ دەرکوت کێشەکە کێشەی شخصی نیە فەرهەنگێکی کورد و کوردستان ئێستاش ئێستاش کاکە ڕەنجە ئێستاش بازەکەی 25 نۆ ئەدەین ئێمە زۆر لە ناوە خۆش پێمان بۆ بە تایبەتیش پلانەکە لەسەر کەرکووک بوو لەژێر یەکێتی نیشتیمانی کوردستانە دەری بێنە بەڵام ئەو پڵاوە ئەو خەیاڵەی برادرانی پارتی ویلایەنەکانی تریش نەجمەدی 25 نۆ تەنها سەرەتاییترین مافی ڕەوای هەر تاکە کە مرۆڤێکە ئایا تۆ لەگەڵ ئەوەی دەوڵەت دەبێ یان ناتەنها ئەوەندەیە من لە ساڵی حزبەکەم لە پەیڕەوی ناخۆ ئەڵێ مافی چارێ خۆنووسین پرۆژەی سەربەخۆیی هەموو حزبەکان بەشداریان کردووە لە پرۆسەی ڕفراندۆمە بەڵام لەناوە پێمان بەڵێ یەکێتی پێگوتی ئێمە وەخت هەموو دنیا پێوتن هەموو دنیاێ دەوڵەت بۆ خۆمانە بۆ هەموو دنیا ئەو دەوڵەتە ئێوە ئەتان تەنها ئەو دەوڵەتەتان ئەویست کەرکووک لەژێر ڕشێتی کووردا دەربێنرێت کەرکووک لەژێر ڕشێفی یەکێتی نیشتیمانی کوردستان پلانەکە تەنها لە کەرکووک و بوونیارەکانی وەکو تورکیا من ئێستا شەڵاڵم دەڵێ دەستکەوتی زیاتر ڕفراندۆم کەس پشکی هەمووی حزبەکانی تیان بەشداریان تێدا کرد بەسەر بەرزی هەموو کوردێک بە هەموو لایەنەکانی ئیسلامی شەو لەگەڵ بەڵام پارتی هەڵسوڕێنەری سەرەکی و داینەوەی سەرەکی بەڵام لە ناوەخۆ هەموو ئەوە لەسەر بۆ مامۆستا بۆ مامۆستا مەلا بەشیر من نازانم مەلا ئەمن لەو خەناعەتەی نیمە مەلا عیزبی بێت لەم سەردەمەیە زۆر سپاس مەلا عیزبی بێت لەگەڵ بۆ چوونە حاجی لەگەڵ بۆ چوونەکەی ئەو لەوانەیە من تا حدێک لەگەڵ بۆ چوونەکەی ئەو دابم بەڵام ئەوەی کە من پرسیار لەبارەت مامۆستا بەشیر دەکەم ئەمن مامۆستا بەشیر هاوڕێی خۆمە بەڵام پێی دەڵێم مامۆستا گیان ئەو شوهرەت و ئەو ناوەی کە لە ڕێگای مینبەری مزگەوتەوە پەیدات کرد بۆچی ئێستاکە دێ بۆ بەرژەوەندی تایبەت بەکاری دێت متصور ناکەم مامۆستا مەلا بەشیر بۆ مەسەلەی ناوبانگ پەیداکردن بێ باشترین بەڵگەشەوەیە لە هەموو هەولێرا بگەڕێ یەک پۆستەری مامۆستا مەلا بەشیر نبینیتەوە ئەمە بەرگەریکردن نیە لەو ئینسان ئەبێ قسەی حەق بکە بۆ نمونە ئێوە پارتی بۆتان نەبێ بۆ نمونە مامۆستاکانتان خۆیان کاندید بکە بەڵام ئەوان بە ناوی دینەوە حیزب دروست بکەن و بشنە پەرلەمان و مامۆستا بێ بانخواز بێ و تارخوێن بێ هەر شتێک بێ بچێتە ناو کێبڕکەی پەرلەمانیەوە هەمویان ئەوەیان لەگەڵ حاجی کۆکیلەوە لەگەڵ عاجی بەڵێ کۆکم ینی تۆ حەزەکە حزبەکەی خۆشە مامۆستایانی بەڵێ لەبەرەوەی مەلا ئەوڕۆ لەسەر لە مینبەر پێگە بۆ نمونە مەلا مامۆستا مەلا بەشیر لە نەوەتەکان چۆن بۆ ئیزداقیەتی خۆیان لەدەست نەدەن مامۆستایەکان ینی بۆ پارە و پول نەچێت بۆ پارە پولیان دەدەزان تەنها بۆ ئەوانە دەچاوەکانم زۆر سپاس بۆ بۆچوونی هەمولاکتان با بچین لای مامۆستا بەشیر بەڵێ بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێ دیارە ئەو گەنجانە گفتوگۆکان زۆر گەرم بوو دیارە خۆشە هەرێکێک و بە باوەڕێکی پتەوە بەرگری لە ئایدیا و بۆچوونی حزبەکەی خۆیەکە ئێوەش میوانە بە ڕێزەکان بەخێر بەر سەر چاوەکانم سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان بە تایبەتی گەنجان مامۆستایانی ئاینی هەروە خانمان و خوشکانی بەڕێز بەخێر بن سەر چاوەکانم مامۆستا دەست پێ بکەین یا لەسەر و گفتوگۆ گەرم وڵای کاگڕەنجەگەر مەجال بدەین من دوو تێبینیم هەیە لەسەر و گفتوگۆی ئەو برایانە لەگەڵ ڕێزم بۆیان و دەستخۆشیان دەکەم سوپاسیان دەکەم بە هەموو بیر و ڕاکانیانەوە بەڵام مەبزام لە کۆتایی یەک لەو
بەڕێزانە گوتی پێم ناخۆشە مامۆستا بەشیر ئەو ناوبانگی کە لە میمبەرەوە بەدەستی هێناوە بۆ سیاست سەرفی بکە. بەڵێ وای وت. من ڕێزم بۆی هەیە بەڵام مامۆستا بەشیر هیچ کاتێک ئەو ناوبانگی کە لە میمبەر و بەدەستی هێناوە بۆ سیاست و بۆ شتێکی دیکە بەکار ناهێنێ و بەکاریشی نەهێناوە و گەورەترین بەڵگەشم ئەوەیە کە من هەتاکو ئێستاش وێنە و پۆستەرەکانم دانەبەزاندووە و لە 4 ساڵی پەرلەمانی ڕابردوو پەرلەمانی کوردستان کە کاندید کرام یەک وێنەشم هەڵ نەواسی بە هیچ شێوەیەک ئێستاش ئەو وێنانەی کە لەوانەیە لە پاشماوەچکە هەڵی واسن تەماشارەکان یەک وێنەی بەجلی مەلایەتی تیانە. ئێستاش بۆیە ئەمڕۆ بەجلی مەلایەتی نەهاتم بۆ ئەوەی مەلایەتی و ئەو شتە مەسلەی دینی نەکە مەسەوە بێک بۆ ڕاکێشانی سۆزی خەڵک بەڵکو من وەکو مامۆستا بەشیر وەکو مامۆستایەکی ئەکادمی و کەسێکی ئەم شارە دەمەوێت خزمەتێک بکەم. زۆر باشە ئەمە خاڵی سیاسی بەڵێ خاڵێکی دیکەش بەڕێزێکی دیکەش گوتی حەق نییە هیچ مەلایەک خۆی کاندید بکە. وڵا برای بەڕێزم دیارە ئەو بەڕێزە بێ ئاگا لە مێژووی کورد ئەوەی کە ئەو میلەتەی فێرە سیاست کرد مەلا بوو ئەوەی کە ئیشی کرد و هەوڵی دا بۆ ڕزگارکردنی میلەتەکەی خۆی مەلا بوو لە مەلاوە دەستی پێ کرد ئەو کاتە کە مەلا لە سیاست بوو سیاست بە قیەم بوو بە ئەخلاق بوو بەڕێز بوو بەڵام ئەو کاتەی کە مەلا دەستی کێشاوە لە سیاست مەلا لە کونجی مزگەوتەکەەوە دانیش عیلاقە بە سیاسەتەمە سیاست کەوتە دەست کەسانێکی خۆخۆر و دەست کەسانێکی گەندەڵ لەبەر ئەوە پێویستە مەلا بگەڕێتەوە. زۆر باشە من لەسەر ئەم کۆمنتانی کۆتاییت پرسیارم هەیە بەڵام ئەمەوێت تۆزە عادل بم پرۆگرامەکە ناوی دە پرسیارە لەبەرەوە پرسیار لەسەر ئەوانە ناکەم چونکە خەڵکی غیرە مەلاش هەیە کە فعلا ملتزمة فعلا أخلاقية لناو همو حزبكانا با من نعلم رسمي نعلم بس ملاوايا بلام كملايتي أبو كاركا وابو زور سپاس برز دكتور بشير مامۆستا مەلا بەشیر ئەگەر سیاسەتیش نەکا بە معنای سیاست لەوێ ئەبێ شەڕی قانونی بکە بۆیە سەرەتا بە پرسیارێکی دەستوری و یاسایی دەست پێکەم. مامۆستا دروستکردنی حەشدی شەعبی و بەڕەسمیکردنی لەلایەن پەرلەمانی عێراق و بە پێداگری شیعەکان خۆتەزانی ناڕەزایەتیەکی زۆری سونەکانی لێکەوتەوە هەروە ناڕەزایەتی کوردی لێکەوتەوە بە تایبەتی پاش هێرشکردن و پەلامەردانی کەرکووک و ناوچەکانی دیکە. ئایا ئەتوانی پێمان بڵێ بەپێی دەستوری عێراق ڕێگە درراوە بە دروستکردنی هێزی چەکداری میلیشایی لە دەروی چوارچەوەی هێزە چەکدارەکان بەپێی مادەی ژمارە چەندی دەستور؟ برای بەڕێزم من جارێ پێش هەموو شتێک پسپۆری یاسایی نیم من پسپۆرم هزری ئاینی و هزری دینیە دەتوانیت جەنابتان پرسیارەکانتان دە پرسیارەکانت لەو بابەتە بۆم ڕێسکەی من وەکو پسپۆرێکی ئاینی چ دەکەم لەوێ چۆن ئاین بەکاردێن بۆ ئەو مەسەلەیە لەگەڵ ئەوەش وەڵامی پرسیارەکە دەدەمەوە لەگەڵ ئەوەش بەڵام من پێم باشە کاکە ڕەنج هەر میوانێک بانگ دەکەی بە جۆرەی پسپۆرەکەی خۆی کارەکەی خۆی پسپۆڕی هەمووتان دەستورە ئەو پرسیارەکەی لێ بکەیت سپۆڕی هەمووتان دەستورە چەکی هەمووتان دەستور. بەهەرحاڵ یەک لەو عیبانە یەک لەو کەم و کوڕیانەی کە لە دەستوری عێراقی دەگیرێ ئەوەیە کە بۆیەکی مەذهبی لێ دراوە یعنی سبغەیەکی مەذهبی تەیە هەر لە دیباجەکەی تەماشاکە دیباجەکەی چەندی وشەی مەذهبی چەند مادەیەکی وای تەیە کە باس لە مەذهبی و بنەماکانی مەذهبی جێگیر دەکا و تەواو دەکا بۆیە دانانی مەسلەی حەشتی شعبی مەسلەیەکی یاسایی نییە بەڵکو مەسلەیەکی مەذهبیە کە زاڵە بەسەر دەستوری عێراقی. مادەی ژمارە چەندی دەستور پرسیارەکە مەحدودە دەستور یعنی بگرە و بەردە و مەتاتیەتی تێدانە ئەو مادە یاساییە چەنە کە خلافی مادەی چەندی دەستورە ئەمەی کە حەشتی شعبی دروست کرا. من لە مادەکە نازان مادەی چەندە چەندیە بەڵام پێت دەڵێن سبغەیەکی مەذهبی بەسەر دەستوری عێراقەوە زاڵە ئەوە وای کردووە کە ئەم مەسەلەیە دەکەم بەڵام ئەمە زۆر سپاسە دەکەم بەڵام ئەمە ناکاتەوەی کە چەکی هەمووتان دەستورە هیچ مبەڕیرێک نییە بۆ ئەوی کە پرسیاری دەستوری لە کاندیدانی پەرلەمانی نەخێر کاکە ڕەنجەوە ئەوە دەبینێ بۆ پسپۆرانی یاسایی و دەستوری ئەوانەی کە لە دەستور سپاس مامۆستا. ئێوە لە لیست ببورن ئێوە لە لیستی پارتی دیموکراتی کوردستاندان لە پەرلەمانی کوردستانیش لە فراکسیۆنی پارتی بوون بۆچی لە سیڤی بڵاوکراوەت لە ماڵپەڕی پەرلەمان خۆت بە کەسایەتیەکی سربەخۆ ناساندووە نەکو پارتی بەڵام پاش ناوبڕێک وەڵامم بیتەوە سپاسە دەکەم بینەرانی بەڕێز پاش ناوبڕەکە بەردەوامە بین لەگەڵ بەڕێز مامۆستا مەلا بەشیر.
بەڵە بەرەزان دووبارە سڵاوتان لەبێت دیارە وەڵامی ئەو پرسیارەی کە ئاڕاستەی مامۆستا مەلا بەشیرم کردەوەیکە دروستکردنی حەشدی شعبیان هەر هێزێکی چەکداری تر لە دەرەوەی هێزە چەکدارەکانی عێراق خلافی هەیە لەگەڵ مادەی نۆی دەستوری عێراقیدا. پرسیاری ئەوم لێ کردی جەنابەت وەکو وتمان کەسایەتیەکی بڵین سەر بە پارتی دیموکراتی کوردستانی بۆچی لە سیڤیەکەت لە ماڵپەڕی پەرلەمان وەکو کەسایەتیەکی سەربەخۆ خۆت ناساندووە؟ من هەر لە پەرلەمانی کوردستانیش و ئێستاش لەو کاندیدکردنە وەک کەسایەتێکی سەربەخۆ کاندید کراوم لە لیستی پارتی دیموکراتی کوردستان. من کەسێکی نیم لە ڕێخستنەکانی پارتی نیم و کەسێکی حزبیش نیم، نەک پارتی هیچ حزبێکی دیکەش نیم وەک کەسایەتێکی سەربەخۆ لە ناو لیستەکەدام. زۆر باشە. مامۆستا زۆربەی دەنگدەرانی هەولێر بە دیندار و محافظکار ناسراون. چ هۆکارێکەیە کە زۆربەی دەنگدەرانی هەولێر دەنگ نەدەنە لیستی دوو حزبی سیاسی ئیسلامی و دەنگ بدەن بە لیستی پارتی؟ هیچ مبەڕیرێکە بینیت؟ ئەو قەناعەتی خۆیتیان قەناعەتە لەوانەیە ئەدای ئەوانیان بینیەوە ئەدای خەڵکانی دیکەشیان بینیەوە ئەوە بۆ خۆیان قەناعەتیان بۆ دروست بووە کە چۆن بیر دەکەنەوە دەنگ دەدەن بەچێ. من نازانم ئەوان چۆن بیر دەکەنەوە بۆ دەنگ دەدەن بەوان بۆ دەنگ نادەمەوان، بەڵام لایەنی ئیسلامیەکانیش دەنگدەری خۆشیان هەیە. مەسەلەن بۆ نمونە چۆن قەناعەت بە خەڵکەکەی لە نێوان ئەم دوو حاڵەتەدا، مەسەلەن لەوانەیە هەزاران نوێژخوێن هاتبێتە ناو وتارەکانی جەنابتەوە بۆ نمونە هاتبێ بۆ مزگەوتەکەی جەنابەت، مەسەلەن بۆچی دەنگ با بە تۆ بۆچی دەنگ نیا بە لایەنێکی تر؟ ینی بۆ دەنگ بدا بە من بۆ دەنگ بدا بە من. بەڵێ ئەو مەسەلەیەکی نییە کە عیلاقی بە بابڵێ عقیدە و بیر و باوەڕ وشەوە، ئەو مەسلەی معاملاتە لە دینیشدا مەسلەی معاملاتە بەڕێوەبردننی وڵات یان دیفاعکردن لە ماف و امتیازاتی خەڵک ئەوە لە مەسلەیەکی معاملاتە تۆ دەکرێت لە هەر شوێنێک یان بە یارمەتی هەر کەسێکی دیکە ئەم کارە ئەنجام بدەیت، ینی مەرجێت تۆ ئیلا لەگەڵ کەسێکی لایەنێکی ئیسلامی ئەو کارە بکە، ئەگەر لەگەڵ کەسانێکی غەیرە ئیسلامی ئەو کارە کرد ئەو مەوزوعە لێت قبول ناکرێن بە کوفر حساب بکرێن. نا بەلای منەوە مەسلەیەکی معاملاتیە دەکرێت ئینسان بە هەر شێوازێک بێ هەوڵ بدا بۆ لابردنی حیف و ستەم لەسەر میلەتەکەی خۆی. مامۆستا دیارە جەنابەت وتە کەسێکی سەربەخۆی بەڵام لە ناو لیستی پارتیدا خۆت کاندید کردووە، بۆچی خۆت وەک کەسایەتیەکی ئاینی نێودار ڕازی بە لیستی پارتی دیموکراتی کوردستان؟ پێت وایە حیزبێکە نزیکە لە کولتور و ئاینی ئیسلامی یان بەهۆی هۆکاری نیشتیمانیە یا خۆت بەهۆی هۆکاری کەسیە؟ من دەمەوێت گۆڕانکاریەک ئەنجام بدەم یان بەشدار بم لە ئەنجامدانی گۆڕانکاریەک چ لە پەرلەمانی کوردستان چ لە بەغدا. بەڕاستی ئەم گۆڕانکاریەش لەگەڵ گروپێک دەکرێت کە ئەم گروپە بەهێز بێ لەسەر ساحەکەەوە بتوانێت ئەم گۆڕانکاریە بکە. من لەگەڵ ڕێزم بۆ لایەنەکانی دیکە پێم وایە ئەو لایەنەی کە ئێستا من کاندیدم لەسەری لایەنێکی بەهێزە چ لە ناوخۆ چ لەسەر ئاستی عێراق چ لەسەر ئاستی نێودەوڵەتیش، بۆیە دەکرێت لەگەڵ ئەوان کە کارت کرد تۆ گۆڕانکاریەکە ئەنجام بدەی و بتوانی کاری خۆت بکەیت. تۆ لەگەڵ لایەنێک کە لەوانەیە لە ناوە و لە دەرەوەش لە ئاستی کارکردنەکەی ڕێگری لێ بکرێ یان نەیەڵەن کار بکە یان یارمەتی نەدرێ بۆ ئیشکردن و کارکردن لەوانەیە زەحمەت بێ، بەڵام ئەو لایەنەی کە من لی کاندیدم بەڕای من لایەنێکە لە سیاسەتی دەرەوە ناوەدا دەتوانێت کە بەعزێک گۆڕانکاری بکە، بۆیە من حەزم کرد لە ناو ئەوانەوە ئەو گۆڕانکاری ئەنجام بدەم. خاڵی بەهێزی لیستەکەی تۆ چییە بەراورد بەوانی تر جگە لەم خاڵی باست کرد؟ ساڵانێکی زۆر ئەوانە سیاست دەکەن، یعنی لە لیستەکانی دیکە زیاتر و هەروەها ناوبانگێکی عێراقی زیاتریان هەیە، مامەڵەی با بڵین پەیوەندی نێوان ئەوان و نێوان بەغدا زیاترە، سیاسەتێکی زۆریان کردووە و هەروە لەسەر ئاستی نێودەوڵەتیشدا زیاتر ناسراون و زیاتر پشتگیری دەکرێنە لە نێودەوڵەتیدا، بۆیە ئەمە وای کردووە کە کارکردن لەگەڵ ئەوان ئاسان بێ. مامۆستا پرسیارێکی تر زۆر لە ئەندامانی پەرلەمان لە شیعە و سونە لەو حیزبانن کە خۆیان بە حیزبی ئیسلامی و پەیڕەوکاری شەریعەت دانن. تۆ کەسایەتێکی شارەزای ئاینی و شارەزا لە ئیسلام، ئایا ئەچیتە ئەوێ بە لۆژیک و منطقی ئاینیەتەوە بەرگری لە مافی نەتەوەکەت بکەی لەو غەدرە سیاسیانەی کە لە کورد کراوە یان مەسەلە مەزهەبیەکە لە لای تۆ ئەولەویەتی زیاترە؟ وەکو باسمان کرد پسپۆرەکەی من وەکو مامۆستایەکی ئاینی بەڕاستی دەمەوێت ئاین بکەمە هۆکارێک بۆ خۆشگوزەرانی و کامەرانی میلەتەکەی خۆم. لەبەر ئەوە
ئامانجی ئاینیش ئەوەیە کە بۆ کامەرانی مرۆڤەکان هاتووە ئاینی پیرۆزی ئیسلام خەڵکانێکی زۆر بەکاریان هێناوە بۆ ستەمکردن و زوڵمکردن لەو میلەتە و لە هەرێمی ئێمە ئەوەتە تەماشا دەکەن بە ناوی سوورەتەکانی قورئان بە ناوی سوورەتی وەلفەجر بە ناوی سوورەتی فەتح بە ناوی ئەنفالەوە چ لەو میلەتە کرا و ئێستاش لەگەڵدا بێ بە ناوی مەزهەبیشەوە دیسان دوژمنداری ئەو میلەتە دەکرێت باشە بۆ خەڵکانێک بتوانن سوود یان سوودێکی خراپ لە ئاینی ئیسلام وەربگرن بۆ دژایەتیکردنی ئێمە بۆ ئێمە نەتوانین سوود لەو ئاینە وەربگرین بۆ ڕەتدانەوەی ئەو زۆڵمە وەگەیشتن بە مافەکانی خۆمان بۆیە من پێم وایە ئێمە دەتوانین بە ئیستیناد لەسەر ئاینی پیرۆزی ئیسلام و بە مامەڵەی لۆژیکی لەگەڵ ئەو لایەنە ئیسلامیانەی دیکە بتوانین قەناعەتیان پێبینی کە ئەوەی ئێمە داوا دەکەین لە هەرێمی کوردستان ئەوە یەکێکە لە بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام یعنی لە فەزای سیاسیە بەڕای جەنابەت تعریب و تەتریک و تەفریسی ئاین کراوە تۆ شەوێت ئەتەوێ بەپێی مافەنەتەوەیەکانت تەکریدی بکەیت من نامەوێت تەکریدی بکەم بەڵام وەکو حەقیقەتەکەی خۆی وەکو حەقیقەتەکەی خۆی کە ئەو ئاینە مافی بە هەموو مرۆڤەکان داوە چۆن مافی بە عەرەب داوە 22 دەوڵەتی هەبێ چۆن مافی بە تورک داوە ئیمپراتۆرەتێکی هەبێت چۆن مافی بە فارس داوە ئاواش مافی بە کورد داوە جا بۆ ئەوانەی کە ئێستا ئەمڕۆ لافۆگزاوی ئاین لێ دەدەن و دروشمی ئاینی هەڵدەگرن چ لە مەزهەبی سوننە چ لە مەزهەبی شیعە بۆ خۆیان ڕەوا دەبینن کە بەناوی ئەو مافەی کە خوا بەوانی داوە ئەو مافەی کە ئاین بەوانی داوە بۆ خۆیان پەیڕۆ بکەن بەڵام بە ئێمەی ڕەوا نابینن ئێمە لەو ڕۆوە دەتوانین قسانەکەم هەستەکە فراغمان هەیە لە بوونی باگراوندی قوڵی ئاینی لە ڕابردوودا لای کاندیداکان بۆ ئەوەی سەرڕای شەڕی دەستوری شەڕی تەفسیری ئاینیش بکرێ بۆ مافەکانی کورد بەڵێ بەتەکید پێویستیمان بەوە هەیە کە ئاین بە شێوە حەقیقەکەی خۆی بەکاربێنین بۆ ئەوەی قەناعەت بە نەیارانمان بێنن کە ئەوان خۆیان بە موسڵمان دەزانن ئەوەی ئێمە داوا دەکەین هەر هەمان ئەو مافەیە کە خوا پێیداوین و بەوانیشی داوە زیاتر داوا ناکەین پرسیاری ژمارە شەشمەوەی تۆ خۆت کەسایەتیەکی هەولێری و وەکو لە هەولێر دەگوتردا تەنیا چاوت لە دەنگی پارتیەکانە زیاتر یا چاو لە دەنگی کۆی هەولێریان و تورکمانەکانی هەولێریشان نەخێر من چاوم لە دەنجی هەموو هەولێرە و بە دەوروبەری هەولێریشەوە بە دێهات و بە قەزا و ناحیەکانیشەوە لەبەر ئەوەی من کە لەوێ کار دەکەم کارەکەم بۆ هەرێمی کوردستانە بەگشتی بەڵام بۆ شارەکەی خۆمە بۆ هەولێرە بۆیە نەک تەنها ئەوانەی کە لە لیستەکەیان ئەوانەی کە لایەنگری پارتین بەڕاستی من چاوم لە خەڵکی هەولێرە چاوم لە خەڵکانێکە کە لە دەرەوەی پارتی دەنگ بە من بدەن هیچ ئیزافاکی بۆ پارتی بە وجودی خۆت لە ناو لیستەکەتا بێگومان ئەو دەنگانەی کە من بۆ خۆم دێنم ینی بە هەر بە ئۆتۆماتیک بۆ چاوەڕوانی دەنگێکی زۆری چاڕوانی ئەوم کە بەلانی کەم لە 16 لە 165 دەنگە بێنم ینی پێشبینیەکەی بە ژمارە چەند دەنگ بێنیت یعنی لەوە نازام ژمارە چەند بەڵام ینی لە ئاسێکی ئاوا ناڵێم 100 کاملی دەنجی کامل و بەڵام مام ناوەنجیەک ئەویش لەبەر ئەوە هەر یعنی لەوانەیە خەڵکانێک ئێستا پێیان قبول نەبێت کە چۆن دەبێ مامۆستا لە لیستێکی غەیرە ئیسلامیدا بێ ئەوە یەک یان چۆن دەبێ مامۆستا مەلا بێ و بچی کاری سیاست بکە ئەمە دوو هۆکار کە لەوانەیە خەڵک دەنگ نەدا و هۆکاری سێمی و گرنگیش ئەوەیە کە ئەمڕۆ خەڵک بەخۆی بێتاقەتە خەڵک بۆ کەسانە چییە فعلا پاساوەکان منطقیە چیاڵێت بەلای منەوە قەناعەتیان پێبینم کە ئەمە کارێکە من دەیکەم بۆ ئەوان جامن لە لیستێکی ئیسلامی بام یان لە لیستێکی غەیر ئیسلامی بام من گوتم لە لیستێکی ئیسلامی بووام نەم دەتوانی ئەم کارە گەورانە بکەم کە وەختی خۆی لە پەرلەمانی کوردستان کردم و هەروەها ئێستاشی لەگەڵدا بێ ئەگەر لە لیستێکی ئیسلامی بمم بە قەناعەتی من لەوانەیە نەتوانم ئەو عیلاقات و شتە دروست بکەم و ئەو کاریگەریە بەسەر خەڵکی نەیا دروست بکەم تا پێشبینیەکەی ئیسلامیەکان هەر نەبن بە هێزی گەورەم جارش و بڕیارت داوە لیستەکەی تۆ لە هەمووی گەورەترە بێ دوای ئەم جارش کەستە جاوازی لیستەکەی تۆ بڕیارم نەداوە کاگڕن لە ئێستاوە بڕیار نادەم بەڵام من ئەوە قەناعەتی منە ئەوە قەناعەتی منە بەڵام لەوانەشەوا دەرنەچێ لەوانەیە پێچەوان دەربچێ لەوانەیە ئۆپۆزیسیۆن دەنگێکی زۆر بینێ لەوانەشە دەنگ نەهێنێ ئەمایتر لە سیاستدا لە کاری سیاسی لە ئینتیخاباتدا تەوەقوعات زۆر کەم جێبەجێ دەکرێت باشە دەتەوێت دوای هەڵبژاردنەکانی عێراق پارتی هاوپەیمانی
لەگەڵ چ لایەنێک بکات لەوانەی کوردستان لە عێراقیش هاوپەیمانی لەگەڵ حیزبی شیعیان سوننە کامیان بکات ئەمە ئەگەر یعنی زیاتر لە کەسێکی پارتی پرسی باشتر لەبەر ئەوەی ئەوان بۆ خۆیان بەرنامەی خۆیان هەیە دەزانن چۆن هاوپەیمان لەگەڵ چێ و لەگەڵ کەسی دیکە دەکەن من داخلی ئەو هاوپەیمانە نابم لەگەڵ ئەوان بەڵام من پێم وایە بە شێوەیەکی گشتی قیادەی کوردی بە هەموو لایەنەکانەوە پێویستە مامەڵەیەکی واقع بینانە ئەم جارە لەگەڵ بەغدا بکەن بەڵام تۆ دەنگەکانت بۆ پارتی شەچێ بۆ خۆت و بۆ پارتی خۆت واتوت یعنی خۆ سبەی من سیاسەتی پارتی دروست ناکەم و من ناڵێمە پارتی تۆ وا بکە وامەکە نا ئەڵێ بۆ نمونە ڕەنگە سبەینێ پرست پێ بکەن بڵێن دکتۆر بەشیر مەسەڵەن یعنی بەپێی دیدی تۆ هاوپەیمانەتی لەگەڵ کێ بکەین کامە حزابی کوردی کامە حزابی عێراقی ئەو کاتی کە هاوپەیمان دروست دەبێ ئەخذ و عەتایە دان و ستانە چ دەدەی و چ وەردەگری لەگەڵ سوننەکان شیعەکان لەگەڵ کامیان بتوانین مافی زیاتر بەدەستبێنین من پێم وایە ئەگە تۆ دوو لات هەبوو دوو لات دوژمنی یەک بوون لایەکیان بەهێز بوو لایەکیان لاواز بوو بە قەناعەتی من تۆ هاوپەیمانی لەگەڵ لایەنە لاوازەکە بکە لەبەرەوەی ئەگە ئەو لایەنە لاوازە بەهۆی هاوپەیمانیت و سەرکەوت ئەوە دەکەوێتە ژێڕ چێفی تۆ بەڵام ئەگەر لەگەڵ لایەنە بەهێزەکە ئەو هاوپەیمانیت کرد لە پاشان ئەو هەر بەهێزە تۆ بە هیچ نازانێ بۆیە بەڕای من لەگەڵ هەردووکان بکرێ بەڵام زیاتر لەگەڵ لایەنی سوننی زۆر باشە بەپێی دوایین راپۆرتی ڕێکخراوی شەفافیەتی نێودەوڵەتی عێراق پێنجەمین پڕگەندەڵترین وڵاتی جیهانە دەتەوێت چ بکەی لە پەرلەمانی عێراق بۆ بەرەنگاربوونەوەی گەندەڵی من ناتوانم ئەو گەندەڵی کە عێراقتی کەوتووە چارەسەری بکەم لەبەر ئەوەی گەیشتۆتە ڕادەیەک لەوانەیە بە من و بە غەیری منیش چارەسەر نەکرێت تا لەوان پێویستی بە شۆڕشێکی گەورە هەبێ لە عێراقەکان بۆ خۆیان بیکەن بەڵام ئێمە دەتوانین ئەو پروشکی گەندەڵی ئەوان لە هەرێمەکەمان دووری خەینەوە ئەوەیە کە بتوانین زۆرترین ماف بۆ هەرێمەکەمان بەدەستبێنین لە مەسەلەی چارەی خۆنووسین لە مەسەلەی بودجە لە مەسەلەی پێشمەرگە لەو مەوزوعانەی کەوا دەستور یان یاسا ئیقراری کردووە و مافی ئێمەی پێداوە ئێمە ئەوە دەتوانین ئێمە ڕاستە دەچینە پەرلەمانی بەغدا بەڵام ئێمە کار بۆ عێراق ناکەین کار بۆ ناکەین گەندەڵی عێراق چاکەینەوە کار بۆ خۆمان دەکەین کار دەکەین ئەو گەندەڵەکانی خۆمان چاپکەینەوە بەوە کە لەوێن دەرێ نەتیجەی هەڵبژاردنی عێراق دیسان خەریتە و نەخشەی هەڵبژاردننی کوردستان دەستی شان دەکات زۆر باشە هەرچەندە پەرلەمانتاری تورکمان دەبن لە بەغدا بەڵام خۆت وەکو هەولێریەک دەبیتە بەرگریکارێکی مافی تورکمانەکان لە پەرلەمانی عێراق بەرگریکارێکی سەرسەختیش نەک بۆ تورکمان و بۆ هەموو پێکاتە نەتەوەیی و ئاینیەکانی کوردستان بۆ هەموو گەلی کوردستان تەسەوڕەکەی تورکمانەکان مەسەلەن زۆر دەنگت پێبن چاوەڕوان لێ دەکەم ئەوانەی کە بۆ خۆیان حزبەکان کاندیدی نەبێ ئەوانی دیکە من چاوەڕوان دەکەم کە بەڵێ مامۆستا بەشیر وەکو کەسێکی هەولێری وەکو کەسێکی قەڵاتی کە ئێمە لە هەولێر قەڵاتی یعنی ئەسڵی هەولێر ئێمە کارەکەمان بۆ هەولێر بێ بەڕاستی هەولێر زۆر پێویستی بەوەیە کە خەڵکانێکی دڵسۆز خزمەتی بکات مامەستا ئێوە خوتبەی هێنیتان هەیە لە هەولێر کاتی خۆی کوردستان بڕیارێکی دەرکرد لەلایەن وەزارەتی ئەوقافەوە بۆ ئەوەی کە ئەندامی پەرلەمان بێن نابێ بچێتە خوتبە خۆت پابەند دەبی بۆ بڕیارە ئەگەر ئەو بڕیارە لە پەرلەمانی عێراقیش جێبەجێ بکرێت ئەو بڕیارە بۆ کەسێک بوو کە مۆزەفی وەزارەتی ئەوقاف بێ لەبەرەوەی کە مۆزەف لە دائیرەیەک نەقڵ دەبێ بۆ پەرلەمان میلاکی دەگوازێتەوە بۆ پەرلەمان من مۆزەفی ئەوقاف نیم و نەشبووم تا ئێستا من ئێستا حالێن خانەنشینم و پێشتریش کە لە پەرلەمانی کوردستان بووم موظفی خوێندنی باڵا بووم من مامۆستای زانکۆ بووم لە مامۆستایەتی زانکۆ نەمام بۆیە من وەکو وتاربێژێکی خۆبەخش وەکو وتاربێژێک کە عیلاقەم بەوە نییە بەردەوام دەم لە وتارەکانی خۆم یعنی ئەوە معاششتت نەبوو ئەو وتارانە وەزیفەیەکی دینی ئەوانە وەزیفە نەبووە و من دەمێ ئێوە بڵێم وەزیفەی دینی نەخێر وەزیفەی دینی نەبووە مەبەستم بۆی پامە دینیەکانم وەزیفە مەبەستمەوە نیە مۆزەف بیت یعنی مەبەستم وەکو واجبێکی دینی بوو وەکو واجبێکی دینی وەکو کەسێکی بانگەوازیکار وەکو کەسێک کە پێم خۆش بووە دوو قسەی باش بۆ خەڵکی خۆم بکەم
دەنا من وەکو وەزیفە وەکو پابندبوونی ئیداری علاقەم بە وەزارەتی ئەوقاف نییە بۆیە ئەوەی کە پابندی ئیداری بێ ئەو ناتوانێت کە چۆ پەرلەمان ناتوانێت لە وەزیفەکەی خۆی بەردەوام بێ بۆیە من ئەو مەرجەم هەیە لە پەرلەمانی کوردستان و ئێستاشی لەگەڵدا بێ من واز لە وتاردان ناهێنم بۆ ئەوەی کە لەبەر ئەوەی وەزیفە نییە بۆ من وەکو کارێکی خۆبەخشیە ئەگەر داوات لێ بکەن بڵەن خۆبەخشانی شەگرێتەوە بۆ پەرلەمان واز لە وتاردێنی ئەگەر بە یاسا وای لێ هات ئەو کات من بڕیاری خۆم دەوێت لەوانەیە واز لە پەرلەمان بێنم واز لە مزگەوت نهێنم بەڵێ بینەرانی بەڕێز من پرسیارەکانم ئاراستی کرد ئێستا خەڵکێکی زۆر هاتوون پرسیاریان هەیە لە مامۆستا و دیارام گوڵار بەدەستیشمەوە بوو ناگایانە زۆر زۆر سپاسانەکەم و یەکێک لەو بەڕێزانە ئەو گوڵی بۆیە نابووم گوڵێکی جوان بوو بەڵێ بەڕێزان ئێستا بەردەوامە بم لە وەرگرتنی پرسیارەکان مایکەکە بەکیە فەرموو بەس نیو خولەک بۆی دە پرسیار بتوانم وەرگرم بەڵێ عیبی نییە فەرموو بەخیراتی جەناوی مامۆستا زۆر بەڕێزەکەم بەسەگەر ئیمکان بێ پێشەوەی ئەو برا بەڕێزە پرسیارەکەی بکە یەک ملاحەزە بۆ ئەو برا بەڕێزانە چ پرسیارێکی لە دڵدا هەیە بیکە بەڵام بە یەک مەرج توخوا لە ئەساسێکی حەقد و ڕق و قینەوە نەبێ ئێمە هەمومان براین و هەمومان هاونیشتمانی ئەو وڵاتین لە بەجیانێکی خۆشەویستیەوە چ پرسیارەکەی دەست خۆش کاک دکتۆر فەرموو پرسیارێک مامۆستا زۆر بەخیراتی بەڕێز دەکەم جەناب پیاوی معقولی و مامۆستای بەڕێزی خالی هەولێری قوربان بێ شەرح و وەصف و تەفسیل پرسیار بازانێ من ڕێزی لە جەنابتان نایە لە پیا معقول و مامۆستای ئاینی و بەڕێزان نایە ئێمە متمانەمان بە جەنابت هەیە و دەنجیشت پێ دەدەین بە خۆشحالیەوە بەڵام پرسیار جەنابت لە بەغدا ئەمە داوا لە بەڕێزت دەکەین کە دیفاع لە خوێنی شەهیدان لە ریفراندۆم لە مادەبوونی کورد لەو پێشمەرگە بەڕێزانە بکەی زۆر سپاسە دەکەین ئەوە پرسیار نەبوو پێشووتر خۆی وتی بۆ ئەوە چم بەڵێ فەرموو من عەبدوڵوهاب ئەحمەد لە سۆرانەوە هاتووم وەکو دەنگدەرێکی گۆڕانیش مامۆستا بەشیر پێشتر وتارەکانت پڕ بوون لە خەڵک هەتاوەکو خەڵک لەسەر ڕەسیفەکانیشدا دەنیشتن ئایا ئێستا هەست ناکەی ئەو خەڵکت کردە قوربانی پلە و پارە بە تایبەتی کە ئەو 4 ساڵەی لە پەرلەمانی کوردستان بووی هیچ مووقیفێک نەبوو سەبارەت بەو گەندەڵیەی لە هەرێمی کوردستان دەکرا دوام پرسیاریشم تۆ دەڵێی مەلاکان میلەتی کوردیان فێری لە سۆرانە هاتوو پێم خۆش دەفەرموودا تۆ دەڵێ مەلاکان میلەتی کوردیان فێری سیاست کرد تخوا ئەوە سیاسەتە یان میلەت برسیکردن و میلەت کوشتن و شکاندنی شکۆی مامۆستا و شکۆی پێشمەرگەیە دەست خۆش قوربان فەرموو مامۆستا وەڵامی ئەو پرسیاری بیتەوە برای بەڕێزم سوپاسەوە مامۆستا دەکەم زانم مامۆستا پرسیاری داوا بوو ئینشاڵڵا خوێنی شەهیدان لەبیر ناکەین و مافی چارەی خۆنووسینی کوردستان مافێکی پیرۆزە و ئەوە ئیشی لەسەر دەکەین و کارێکی جدی لەسەر دەکەین برای بەڕێز دەفەرمێت دەڵێ وتارەکانی پێشوون خەڵک لەسەر ڕەسیف نوێژی دەکرد برای بەڕێز دەزانی بۆ خەڵک لەسەر ڕەسیف نوێژی دەکرد لەبەرەوەی مزگەوتەکە گچکە بوو مزگەوتەکە 200 کەسی دەگرت 200 کەس بۆیە خەڵکێکی دیکە لەسەر ڕەسیف باوەڵام دەم برای بەڕێز لەسەر ڕەسیف بەڵام ئێستا لە مزگەوتی جەیل خەیات بەس حەرەمەکە 2500 کەس دەگرێت هەمان ئەو خەڵکەی ئەمڕۆ لە مزگەوتی جەیل خەیات لای مامۆستا نوێژەکە ئەو خەڵکە ببە مزگەوتی حاجی حەسەن بەدازی قەدیمەکە دیسان دەبێتەوە سەر ڕەسیف و لا کۆڵانەکان ئەمە ئەوە مەسەلەیەک نییە 4 ساڵی پەرلەمان جناب لەگەر ئاگاد لێ بێت 4 ساڵی پەرلەمان کاری زۆر کرا 4 ساڵی پەرلەمان چەندین پرۆژە یاسامان پێشکەش کرد 4 ساڵی پەرلەمان توانیمان منهەجی وانەی پەروەردەی ئیسلامی بگۆڕین توانیمان چەندین دەورە بۆ مامۆستایان بکەینەوە توانیمان چەندین کاری توانم بەڵێ یەک پرسیار وەربگرم سپاڵنەرێک هەیەکەوە هەست بکەی ئەو لیستەی خۆت لەسەری هەڵبژاردیە کە دەنگی زۆر بێنێ بەڕای من پرسیارم هەیە ئایا پاڵنەری چێ دیفاعی لە شکۆی ئەو هەرێمی کوردستان کردکەویستیان قوارەی هەرێمی کوردستان بەسڕۆژ کاک دکتۆرگیان یەک پرسیاری تر وەرەگرم بە یەک پرسیار وەرەگرم ئەو کاکەیە کە هاتۆتە پێشە ئەو برادەرەی دواوە بەڵێ نیو خولەکی شم ماوە
دەستخۆشی لێ دەکەین و یەخشەملەر ساین دکتۆر یەخشەملات چۆ خۆش تورکمەنەر ئێربلدەن جالمشق قاتڵق بەرنامە جووە بیچۆق تورکمەنەر بڵ انتخابەتە قاتڵ مەغیستا مردە فقط سان و ئادو و جۆردلەر قایمەی زۆر سپاس زۆر سپاس فەرموو çok memnun oldum Üstad Geylan. Çok memnun kardeşlerimize ve Türkmenlere, Erbil insanlarına hepsi bizim ruhumuzlar ve hepsi bizim kardeşimiz. İnşallah onların veliklerin ve hizmetlerini unutmayız. بەڵێ یەک دەر ڕەتوانم وەربگرم بەڵێ زۆر سپاسی مامۆستا مەلا بەشیر دەکەین مامۆستا دەتوانی بەڵێن ئێوەمان بدەیت لە دوای ئەو کە هەڵبژێردەی جەنابەت چیە بەغدایە پرۆژە یاسایەک پێشکەش بە پەرلەمانی بەغدایە بکرێ کە سربەخۆی کوردستان زامن زۆر سپاس زۆر سپاس لە کاتێکدا ئەگەر بەغدا خەرقی قانون دەستان خۆش بێت دەستان خۆش بێت بە یاسا بکرێ و بچەسپێ دەست خۆش مامۆستا بەشێک لەوانە وەڵامت داوەتەوە بەڵام دوا قسەت چییە هەرچەنە ینی چۆنەڵە بەتامی بکە بە وەڵامەکانی ئەوانیش پرسیارەکان تەواو بوو دوا کۆتایی بەرنامەکە ماشەڵڵا وەڵامەکانت درێژ بوو پرۆژە یاسای سربەخۆی کوردستان بە تەکیدەوە نەک لای من لە خوێنی هەموو کوردێکدا هەیە ئیشی لەسەر دەکەین زۆر بە تەواویش و ئینشاڵڵا ئیش دەکە لەسەر کە عەقڵیەتی ئەوان بتوانێت قبولی ئەو شتە بکە یەک لەو شتانەیە کە دەمەوێت کاری لەسەر بکەم بەڕاستی بۆ مامۆستایانی ئاینی بتوانم کە قانونی خدمەی مەدەنی کە ئێستا لەسەر مامۆستایانی ئاینی جێبەجێ دەکرێت بگۆڕم بە قانون خدمەت العیمە والخوتەبا زۆر سپاس بەڕێز دکتۆر بەشیر بەڕێز مامۆستا مەلا بەشیر کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە هەولێری پایتەختی کوردستان بەخێربەی سەرچاوەکانم کاتێکی خۆش بینەرانی بەڕێز و خۆشەویست بەخێربەی سەرچاوەکانم